لەگەڵ ماڵاواییکردن لە ساڵی 2007 چونە ناو ساڵێکی نوێەوە هاوڵاتیان باز لە ڕووداوەکانی ساڵی 2007 و خۆزگاواتەکانیان بۆ ساڵێکی نوێەکەن لەگەڵ ما بن ڕای کۆمەڵێک لە چین و توێژە جیاوازەکانی ناو شاری سلێمانی وەرەگرین. خوێندکاری ئابووریم هیوادارم ساڵی نوێی 2010 بێتە خۆشترین ساڵ و ڕەوینەوەی هەموو ناخۆشیەکان وەکو ساڵی 2007 نەبێ کە ساڵێکی پڕ قەیراناوی بوو، ساڵێک بوو پڕ جەنگ بوو، ساڵێکی پڕ ناخۆشی و تەنانەت هیچ ڕۆژگارێکمان بەخۆشی نەبردە سەر. پێش 10 ڕۆژ پێش ئێستا کۆمەڵی گەنجمان لە دەستدا بەخۆی خۆپیشاندانەوە کە داوای مافی ئازادی خۆی ئەکرد، حەقی خۆی بوو. هیوادارم لە 2010 ئەمانە هەمووی لە بیر بکرێ، ساڵێکی پڕ خۆشی و کامەرانی بێ بۆ بەگشتی بە تایبەتی بۆ خۆشم هیوام وایە خوێندنی ماستەرەکەم تاواکەم ئینشەڵڵا. من هەستەکەم باوەڕ ناکەم پەیوەندی بە 2010 بێت، یعنی 2010 لەگەڵ 2007 هیچ کۆتایی بەو نەهامەتیان نایە. بەلای منەوە ناتوانم بڵێم لە 2000 بۆ نمونە حەڤەیە ئیشەکانم نەکردووە، ئەو شتانەی ئەو بەرنامانەی هەم بووە نەبووە لە 2010 یکەم باوەڕ ناکەم هیچ فەرقێکی هەبێت لەبەرەوەی هیچ مێدێکم بە 2010 نیاتوانم وەکو بڵێم 2007 و ساڵەکانی تر هەراواڕوە. 2007 ساڵێکی پڕ لە خەیران بوو، بەڕاستی ساڵێکی پڕ لە خراپە بوو بۆ کورد، بۆ نەهامەتی بوو، کێشەی ناوچە دابڕاوەکانم بەڕاستی قەزەی سیاسی کرد زەرێکی زۆری لێکەوتەوەوانەوە، خەڵکێکی زۆری لە دەستدا هاوپەیمانی وڵاتانی و شتانە بۆی عەقڵی سیاسی کردەوە تۆزی. هیوادارم 2018 ساڵێکی باش بێت، بەرەو باشی ژەڕوا ئینشاءڵڵا. کوردەوەدا حکوومەتی عێراقیش لەگەڵ کوردە نیەتی باش بێمانە، کوردیش بە یەکگرتووی بچێتە کۆبوونەوە و دانوستان و شتەکانەوە. ئەو وەڵی کە هەیە دووبارە نەبێتەوە بەڕاستی. من وەکو خوێندکارێک ڕەنگە ئەم ساڵی 2007 ساڵێکی زۆر خۆش نەبوو بێ و ڕەنگیشە خۆش بوو بێت، بەڵام ژیان پڕێسی لە خۆش و ناخۆشی ئێمە بێت تەحملی وەک چۆن ناخۆشیەکانەکەی ئەبێت چاوەڕێی ئەوەکەین کە لە دوای هەموو ناخۆشیەکەوە خۆشی دێت و هیوادارم ساڵی 2018 ساڵێکی خۆش بێت، نەک هەر بۆ من، بۆ ڕەفیقەکانم و بۆ هەموو کەسێک ئینشەڵڵا ساڵێکی پڕ خێر و خۆشی ئەبێت بۆ هەموو لایەک. من خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیم لە بەشی هەندسەی گەیاندن. ساڵی 2007 تا ڕادەیەک ساڵێکی پڕ نەهامەتی و ناخۆشی بوو بە تایبەتی بۆ گەلی کۆت و هەموو شارەکانی کوردستان. بە هیوایەوەی 2018 ساڵێکی پڕ لە خۆشی تر بێت و چەند کێشە و ناخۆشیەکە ئەوانە چابن و ساڵێکی باشتر بێت لە ساڵی 2007. یەکێ لە ئاواتەکانی منەوەی کە ئەم ساڵ ئەخیر ساڵی زانکۆمە بە دەرەجەیەکی باشەوە ئەمساڵ زانکۆ تاواکەم، ئەگەر بکرێت و ڕێ بکرێت ماستەرێکی لەگەڵ لێ خراپ نییە. بە هیوام ساڵی داهاتوو ساڵێکی باش بێ بۆ هەمومان و ئەو ئاواتانی کە لە 2007 بەدی نەهاتوو بۆ من و بۆ هەموو وڵاتەکەم بەدی بێت و ئەو پرۆژانین کە هەمە لە داهاتووە جێبەجێکەم. طبعاً بەعام ساڵی 2007 ساڵێکی پڕ قەیران بوو و قەیرانی دارایی بە تایبەتی و کۆمەڵێک شەڕ کە لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە بەرامبەر دوژمنان سواز بۆخوا نەجاحاتی هێنا و سەرکەوتوو بوو پێشمەرگە بەسەر و شەڕانەدا. بەڵام هیوادارم ساڵی 2018 ساڵی ئاشتی و برایەتی و پێکۆژیانی هەموو ڕەنگەکان بێ پێکەوە. هیوادارم ساڵێکی دوور لە قەیران بێت. ساڵی 2007 ساڵێکی پڕ لە کێشە و قەیران بوو بۆ هاوڵاتیان. ئەوان ئاواتە خوازن لە ساڵی داهاتوو ئاواتە بەدی نەهاتووەکانیان بێتە دی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.